چونکە خدا لێ بوردەیە وەرە با یەکتر ببورین چونکە خدا لێ بوردەیە هەتا کەین ڕەقوقینە باداری کەین لە سینەیە هەتا کەین ڕەقوقینە باداری کەین لەو سینەیە ئەوە جەژنی ڕەمەزانە جەژنی گەورەی موسڵمانە ئەوە جەژنی ڕەمەزانە جەژنی گەورەی موسڵمانە برای موسڵمانم وەرە ئەتۆ بە فرسەتی بزانە برای موسڵمانم وەرە ئەتۆ بە فرسەتی بزانە بەڕەقوقینە لە دڵدا ساڕێژ نەبن گزامەکان بەڕەقوقینە لە دڵدا ساڕێژ نەبن گزامەکان هەتا لای خوۆش قەبوڵ نابێ ڕۆژ و نوێژ و عیبادەتمان هەتا لای خوۆش قەبوڵ نابێ ڕۆژ و نوێژ و عیبادەتمان ئەوە جەژنی ڕەمەزانە جەژنی گەورەی موسڵمانە ئەوە جەژنی ڕەمەزانە جەژنی گەورەی موسڵمانە برای موسڵمانم وەرە ئەتۆ بە فرسەتی بزانە باشتەوایی بنوێنین کۆتایی بێ ئەم نێوانە باشتەوایی بنوێنین کۆتایی بێ ئەم نێوانە باشتەوایی